بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەنەوە پێتان شا دەبم. ڕازی تەمەنی ئەم جارەمان لە گوندی جەلەمۆردی بناڵی خاڵخاڵان و لەگەڵ یەکێک لە خێزانە ڕزگاربووەکانی کارەساتی بەناوەنفالە. ئەو گوندەی کە زیاتر لە 95% دانیشتوانی گوندەکەی بەرشەهەڵاوی بەناوەنفالەکەون و شەهید دەکرێن. فەرمونون با پێکەوە بینەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان بین. گوندی جەلەمۆرد یەکێک لە گوندە کارەسات بارەکانی کوردستانە و سەر بە ناحەی ئاغژەلەری چەمچەماڵە. جەلەمۆرد لە نزیک بناری خاڵخاڵانە. لە کاتی کارەساتی بەناوەنفالدا زیاتر لە 95% دانیشتوانەکەی جینۆساید دەکرێن. بۆ زانینی چۆنێتی ڕووداوەکە و ڕزگاربووانی چەند کەسێکی کەمی کارەساتەکە پێم خۆش بوو لەگەڵ یەکێک لە خێزانە ڕزگاربووەکانی ئەو کارەساتە بەرنامەی ڕازی تەمەنی ئەم جارە پێشکەش بکەم. سەرەتاش ناسکەخان و ئازادی کوڕی باسی ژیان و بەسەراتەکانی پێش ساڵەکانی 1970 بۆ کردم و ژیانی کوردەواری و بەسەراتە پڕچێژ و تامەکانی ئەو کاتە و ڕۆژگارە سەختەکانیشیان بۆ باس کردم. ناسکەخان سەرەتا باسێکی ژیانی خەڵکی ئەم لادەیەوە بکە پێش ئەنفال بڵێن ساڵەکانی پێش 1970 خەڵک چۆنە ژیان لێرە بەچیوە سەرقاڵ بوو. پێش 1970 خەڵک مەڕدار بوو، عیب نەبێ وڵاق 12 مێگەل مەڕی تیا بوو، دوو گاگەلی عیب نەبێ تیا بوو، خەریک فەلاحەت بوو، خەریک ڕەز بوو، خەریک پیاز و هەنجیر و ئیتر نیسک و نۆک و هەموو شتێکمانە کرد. وەزعمان باش بوو، 2-3 سیارەی تیا تەرەکتەر پڕی بوو، ماتۆڕ کارەبای تیا بوو، دوان سیانە ئیتر زۆری تیا بوو. ئەوەنەی کە بیر و بێتەوە ساڵی چەند زەواج و کرد لەگەڵ هاوسەر تا با بڵێ؟ خۆیان نازانم 73 72 نازانم شتێ وایە. هەر خزمی یەکتر بوو؟ هەرە وەڵڵا خۆت نە خوێندەواری هەبوو لە ناهێنەوە نازانی. ئەی ئەو کاتە بڵێن ئەو ساڵانەی کە بەیەکەوە ژیانتان کرد پێش کارەساتی بەناوەنفال ژیانتان چۆن بوو بەیەکەوە لەگەڵ پیاوەکەتا؟ زۆر پێکەوە فەلاحەتمان خڕە کردەوە، پێکەوە تووتنمانە کرد، تەماتەمانە کرد، زرعاتمانە کرد، هەموو شتێکمانە کرد، ژیانمان زۆر خۆش بوو. ژیانێکی لادەیانەی کوردەواریانتان بەسەرە بەر لێرە؟ لێ خۆش وارە وڵا مەشکە ژەندنێ بوو، مەڕدۆشی مەڕدەهاتەوە بەهاران هەها لەو چایە ئەم چیاوە لەو چیا دەهاتە خوارێ مەڕبەرەوە دوای 1 سەعات 9 ئیتر کابانە ڕۆی بۆ ناو مەڕ هیوا هەبوو جاانە کولەگە بوو، تەنەکەش نەبوو، 10 کولەگە شیری هەبوو، 8 گاوز گەورە گەوریانە ژەند هەموو خەڵک ڕۆنە فرۆشرا، ئیتر هیزەڕۆن گەورە گەورە ماغە زۆرم گاوستێکیان هەبوو دەرکەی ئەمەندە هەبوو، ئەمەندادی دەرک گونەیەکە بوو بە من و بە خەسوون دەماژەند بە 2 کەس. پێش ئەنفال چەند مناڵتانە بوو؟ پێش ئەنفال 1 منداڵێکم بۆ دوای ئەنفال، ئەویش 7 مانگ دوای باوکی بووە. ئەو کات تەبەن ساڵی 1970 بوو. ئێمە لە گوندەکە ژیانێکی خۆش، ژیانێکی بێکێشە، بەڵام هەم ناخۆشیەکەشە بوو کە ڕۆژانە حکوومەتی عێراقی لە ئاغزلەرە تۆبارانی گوندەکەیە کرد و هەلیکۆپتەرەکانی ڕژێمی عێراقیش ڕۆژانە ئەهات ساڕۆخی بەرەدا بۆمبارانی ئەم گوندەیە کرد. چەندین جار من خۆم بەبیرم دێ بە ساڕۆخ بە ناپاڵم لە گوندەکەی داوە، ڕۆژیشان ناپاڵمیشی نایم بە گوندەکە لە ماڵی خاڵم کەوت، هەر ماڵەکانی وێران کرد. کەسی لێ شەهید نەکرد؟ ناوەڵا بەس دە خوێنە و کاتێ لە ماڵا بن لەبان خانوەکان بەرەو ناپاڵمێک گەورە بووتر هەموو ماڵەکانی وێران کرد. ئیتر چەند جار ئەم پلاتۆز ئەم تاریکە و نەپیلاتۆز بوو، دەهات ساڕۆخی لە دیەکادا ئیتر خەڵک وەزی زۆر خراپ و هەموو عالەم مەرجی کرد، ینی لەو دەشتەکە فەلاحەتە کرد، دەبایە لەسەر شوێنی فەلاحەکەت لەو شوێنێکەوە فەلاحەتەکە خڕەکەیتەوە بۆ هاڕین، دەبایە مەرجێکت بکردە لە دەقە سەعاتی بۆ نەبوو. کۆپتەرەکانم کۆپتەری حربی هادیتر وەختێکە زانی توشتە بۆ ڕێمی دەتەکرد. من بۆ خۆم لە ساڵی 85 ئەوانە تەلەبە بووم لە سەرسنار ناخوێن و کاتە ئێرە مەکتەبیتیانە بوو 4-5 تەلەبە بووین، ڕۆژ نەخوارە ڕۆژانە کە ئەچین بۆ سەرسنار و هاتین چەندین جار توش هەلیکۆپتەرەکانە بووین، ینی لەناو چەمەکانە خۆمان ماتەکە ناو دەغەڵەکانە خۆمان نەشاردەوە، زۆر
هەتا بڵێ ینی خۆش بوو ناخۆش بوو لە شوێنێکەوەی خۆش بە خەڵکە ینی تەبا و ڕێک و پێک خەڵک بۆ خۆی خەریک بە فەلاحەت و بە ئاژەڵداری و بە خەڵک ئێرە زۆری هەنجیرمانەیە بە هەنجیر و بە پیاسکردن و بە ئەم شتانەمان زۆر بوو خەڵک ئەو بووین بەڵام ناخۆشیەکەی ئەوش بوو ئیتر لە ئاغزلەرەوە دەقە و سەعات بەرەوە شەوە لەبان خان و هاوینانە خەوتین وەختی زانین تۆ بێت بە دیەکانە دەبای لەبان خانەوە خۆفرە دەخوا بۆ مەرجە. لە دوای کیمیاوی بارانکردنی گوندی گۆپتەپەی هاوسنوور لەگەڵ گوندی جەلەمۆردا دانیشتوانی گوندی جەلەمۆرد و گوندەکانی دراوسیان بۆ خۆپاراستن لە ئاگەری کیمیابارانی ئەوان و ئاڵۆزیەکانی ئەو کاتە پەنادەبەنە بەر بناری خاڵخاڵان و زیاتر لە 600 کەس لەو گوندانە ڕوودەکەنە و بنارە بەرتەسک و سەختە و خۆیان حەشار دەدەن بەڵام بەداخەوە و بنارە دەبێتە وێزگەی ڕاپێچکردنیان بۆ چارەنووسێکی نادیار و تەواوی ئەو گوند نشینانە جگە لە چەند کەسێکی کەم نەبێت بە شێوازێکی چاوەڕوان نەکرا و درڕندانە ڕاپێچی زیندانە سەختەکان و گۆڕەپانەکانی جینۆساید دەکرێن. ڕۆژی 5/8 بۆ ئێمە لە ماڵەوە بووین وەختی تارە هەندێکی بەبان لە مۆردا قیژانی و ڕۆی ئێمە ڕامان کردە کونەتەیە مەرجەوە چوینە مەرجەوە مازانی بۆ دیەکەی خۆمانە ڕەت بوو دوای هەتا شەو نەمازانی تەلەفۆن و چش نەبوو کڕێ لای خۆمان ماری لەوێ بوو هات گوتی چیما لە گۆپتەپەی داوە بڕۆن چۆلیکەن ئیتر شەو خەرکەکە خزدی گشتی هاتە ئەم چەمەوە گشتی هاتە ئەم چەمە ئەو کوڕش فەقیرە ئەنفال کرا لەگەڵێمەیە ڕۆژێ پێشتر لە گۆپتەپەی چیماباران کرا 2 ڕۆژ پێش ئێمە 2 ڕۆژ دوای ئەوە جیران 2 ڕۆژ لەم چەمە جیران 2 ڕۆژ دوای گۆپتەپە تەواوی خەڵکی جەلەلوەرد هاتن بۆ ئێرەوە گشتی هاتە ئێرە و هەندێکی چوە ئەو چەمەی ئەودی و ئاوایەکە و شێخەلەکی پێرێن و زۆرەکەی هاتە ئێرە چۆغلی جە و ئیتر گۆپتەپە و چیما لێدرا و گشتی لەم چەمە بە ڕۆژی حەشرە. ئەی چۆن حکوومەتی عێراق مەسەلەن پێی زانین کە ئێوە لەم چەمان لەم ڕۆژی کوپتەر بەبانمانە ئەوها دەگەڕا تر 2 ڕۆژی پێچ و 2 ڕۆژ دوای چیماکەیمە لەم چەمە بن ئاسمانە کردو ئەمە ڕووماڕات و پڕی بۆم چەمە تەکمان پڕی بۆ کۆپتەرە دەهات ئەوها بەبانمانە دەهات قیژێ هات ئاسمانە کرد و چشتمانە کرد چۆن نەیزانی پاش 2 ڕۆژە چەمەکەی تەوق کرد یعنی 2 ڕۆژ دوای گۆپتەپە چەمە ئەم بانەیە لەم بانە و لەو سەر و لەو سەر و لە حەچوە لەو عسکەری ئەوها تەوقی کرد ئەوها ترمش تەمەشام کرد بەیانیان و باوگەم منداڵانە گوتی منە ڕۆم ئەدە ڕۆژتە چەمی کە خۆی شاردەوە لەگە زەلامەکانە باوکی مناڵەکان و بڵێن پێشمەرگە بوو یان ناوەڵا پێشمەرگە ئەنجومەن بوو ئەنجومەنی ئارەوەڵا ئەنجومەن گوند بوو وڵایترە و ڕۆی لە ئێمە دابرا ئەمەش ئەم کوڕژ ئازان لەگە خاریا ڕۆی بۆ مەرجێکەوە ئەو خاڵێ واژیرە چوو بۆ مەرجێکمەش منداڵە وردەکانم پێ بوو دایکم وانش مەرجەکان لەگە برازنەکەمە لە خۆکتم کوری بانگم کردم کەژە برازنەکەم چێ جیران گوتی ناوەڵاتم تو تەمەشای بان زەیتونکە هەر دار و بەرچۆنە ئەسکەری لە خوار و لە ژوور و هات چەمەکەی ئەوها تەوق کرد تەوقی کرد و هاتی لەڵە بۆ دەرەوە هەمووی هێنایە دەرەوە ئەو خەڵکە بوو بە زیڕەی ژنی بوو بە ڕۆژی حەشری تیتگڕنینەوەیە بوو هەرایە بوو هێنامانیان ئەم چەمەی دارەبەنەکان لێ تەوقمانیان کرد جاش بوو نازم بەرپرسی حکومەت بوو تاقمت فەنجی ئەوها بەبان شانێەوە بوو ئەوەیان کورد بوو بەبان شانێەوە بگوتیەوە خاوەندەم بڕنەوەمان کوشتۆ دای بەسەر بنێ دارەبەنە ئیتر دایکی و براژنی و کەست و کاری کەوتنە شین و واوەی لێ کوتیانی کوڕەکەی ئێمێ ئەلەمانە سەرچێشی کرد و هاتبوو تەمەشای جێیشەکەکە ئارەوەڵا وڵایتر دای بەسەر دارەبەنەکەیە گوتێمە هی ئەوە کاگەزاد ئەو ڕۆژێک کە ئێوە هاتنە ئەم شوێنەوە بڵێن بۆەوەی کە خۆتان حەشاردن لە کیمیاباران یا ئەوەکۆی کە کارساتێکی وەکۆی گۆپتەپە ڕووبە ئێوە وەکو گەنجانی با بڵێن ئەم دوو سێلادەی کە لێرابوون لەو شوێنە چیتان بەسەرا چیتان کردەوە ڕۆژە ئێمە ئەو ڕۆژە هەمومان نامەرجەکانە تەبان بەیانێکی هەموو ڕۆژە خەڵک بخۆی کەوتووە ئاسایی خۆی ینی ئەو شیمابارە شهاتە بوو خەڵک ناترسات مادەم شیمامان لێ نەدراوە لەو پێشبینی بیان کە خەڵک شیماباران کراوە خەڵکی زۆر شید بووە ینی خەڵک ناترسە شێ ئەی گوت من ئەلفالەکرێن زیندە بە چاڵەکرم چیمیان بێت کەس نایزانی بۆ شوێن لە ژیانی ئاسایی خۆمە نابووین خەتر خەڵک ئەو خەڵکی چیمابارانی گۆپتەپە هاتە بوو خەری حیوانات سەبڕی و خوارە شوێری و تبیندارەکان تەداوی ئەکران و خەڵک بخۆی ژیانیش خۆشیان لەم سەمە زۆر باش ژیان ئیتر ئەو بوو بەرەبیانی زۆر بێخەم خەڵک نەیزانی بۆ شوێی نەکرێت ئیتر ساعات حوتی بانی ئەوەندە مازەی لەر سوالدای شاخەوە بە ئاردی تەقاند و بە سەما ئەیەک جاشێک هاواری کرد ئەگەر نێنە خوارە سە بە شیما گرستان لێتان بدرین
ترکە ئەو ئارزی و لەو شاخەکەیدا خۆ دەزانی کە ناو شاخودا کە شوێنە بەر شاخ بێ ئارزی بتەقێنن کەلاش بەیان سەوتی بتەقێتەوە ئەبێتە 8 دەنگ زیادێکە دەنگەکان ئێتر ئەو خەڵک هەم بۆ خۆی تۆقی بێزگەلەوەی بە سەماش بانگوازێک کرد وەرنە خوارەوە شیماتان لەدەین ئێتر ئەوەی کە ژنە منداڵ بوو ئەترسا هاتە خوارەوە زەلامەکەش نادن تاسن گەڕان جێژ و جاژەکە بناو ژنەکە بەر بۆ ناو ئەو داروشتایە من بۆ خۆم لەگە خاڵەیەکمە نامەرجەیە کابین ناو قەمیشابین ئەو خۆمم شاردبوو لە پڕێکا هینەکات ئەسکەریەک ڕادێشی قسار لە مدیا بوو هەر ئێمە بینی سەرشی ناو مەرجەکەەوە ناو مەرجەکە لە پێشمانیدا تر ئێمە شاسای نەپێ و تیاس نەپێەوە حسای نەپێەوە هێنامەنی بناو خەڵکەکە هێنامان لە سەمەکە لێرانە وەک بڵین شوێنی کۆکردەوەی ئەو خەڵکە بوو لە هەر سوال لای خەڵکەکەوەیان خڕەوە کرد هێنان ئەو بندارانە بندار بوو کاتە دارەبانێ پێ هەم سێبەر بوو لێوە دامانێننا ئیتر ئەو بوو خەڵکیان خڕەوە کرد ئەیکاکەزا تۆ تازە زەواجی شو کردووە لەو کاتە بڵێن خێزان و یاکە سوکاری خێزان و چیان مەسەرات بە یەکۆ نەبوون لەم شوێنە هەمان بێکەوە بووین غەزورم بڵین ئامۆزای باوکشم بوو لە بن شاخ دەچوو لە بن شاخەوە لەگەڵ کوڕەکانیە 4-5 کوڕ خۆی لەگەڵا بوو ئێتر دیارە کە خەڵکەکە ئەبینێ و مناڵەکانشی لە خوارەوە بن کە خەڵکەکە ئەبینێ هەموو ئەژیرەوە ئەنفالەکرێ ئەوش هاو سیر ناو سەمەکاکە دیارە جاشێک لەبان گردەکەەوە بە قەنا سیرێکا و بە خۆی فشێکی شتێکرد و لە سەریدا و هەر لێ شەید بوو ئیتر کە لەوێ شەید دەبێ کوڕەکانی سەرێکە لە باڕانەوەیان لە شەم بخوێنەوە بێ ئەوانە ئیتر مەشغوڵن باشیانە خۆ دەزانی کەیچ لە ئایدەکە چیش لێ شەید بوو خەڵک مەشغوڵە بوانەوە ئیتر لەگەڵ باشیانە مەشغوڵ بن ئەوانە ئەمان زووتر کران ئیڤەیەکە و بران بەرەو تەختەق وەکە بەرزانە ئیرۆدی ساڵ دەشتا سلێمانی لکێلەکە هەندری لە باژاری حەلەبجێ فەرمانە مە کوردانە فەرمانە 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 دیسا هاتن قەلاندن زارۆک و زێشتر دایک و باوانە ئاخەوار هاوار 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 لمە فەرمانە فەرمانە لمنایە ئاغدای بریندارێ وەما دیارە گشتی عسکەری گرتی بە تەقەوە و مەڕیاندایە بەرگولە و تەرەکتەریان سووتاند وەخوا ئارپیچیان بەپشت مەرجەکەی ئێمە ماڕ براژ نەکەمەوە ناگە شراقەی هات تم وەرنە دەرەوە کوژراین ئەگە ببن کەندەشینیوانە دەبۆ 2-3 دەنگ ئەبوو بە هاڕەی تفەنگ و هاڕەی ئارپیچی و زیێڕەی ژن و منداڵ تەقەیان بۆ کرد خەڵکەکە هەمووی بێتە دەرەوە ئارە وەڵڵای گویا بۆچی بۆیان هەموو خەڵکەکە ڕای کرد وەکین هاتنە بەردەست ئەسکەریەکە ئەو شوێنانە کوێ بوون تاوا خەڵکتیان کۆکرایەوە لە ئاخیرەوە شهینەدی ئەو تازە گوڵی گەڕای کردو دارە هینە هەنارە و دارە بنە و قەمیش ئێمە ناو قەمیشەکان مەرجەمان کرد بن ئەو هەنارانە گشتی خەڵک بوو گشتی ژن و منداڵ بوو ئەگە هاتنە ئەوێ ئارپیچەکەی پێوەنا هەمووی بۆ خۆی کشی هات لەو دیوە دەکشی دەهات خەڵک لە ترس چیما و دەمانگو ئێستا چیمامان بەسەراکە هەموو خلاص دەبینیان گۆ بتەپە چیمای بەسەرا کرا یعنی ئەو شوێنە تقریبان چەند نەفەریتیا بوو بە هەموو لادەکانەوە ئەو 2-3 لادەی کە هاتوانەیە 500-600 نەفەری زیاتر تیا بوو بێ زۆری تیا بوو بەشێکی کەمی نەبێ هەر هەمووی ئەنفال کراوە هەمووی ئەنفال کراوە تا بۆ 600 زیاترە ڕاستکوونە هیچ غلیجەی تیا بوو چیما باران گۆ بتەپەی تیا بوو گشتیانیان هێنا ئەم چەمە بن ئەو دارە بەنانە
ئەلێ ڕیزیان کردم خەڵکیان دانا ئیتر عسکەری ئەملا ئەو لای گرد وەک تەشپیانەمێگە لێ مەڕچۆن شان ئەم بیدرێتتر هەمووی بۆ خۆی لە ڕاست خۆی ترکەی لە خۆی بڕێژن و زەلام ئەمە هات لەگەڵ براکەما چوو بوونا هاها مەرجێ لەو سەر قەمیشەکانە هات گوت بە دوو عسکەری ئەملا و لایەن لێگرت بۆ ئەهات سلاحەکان کردوت هینان مشتم براکەم نایە حەبابتم حەباب کورە مەترسێ کورە با کاکەم مەترسێ کورە کورە بابە پێ بەرخینێن بۆ سەر بڕینە دەزەمەم گرنامەبانی کۆشمە و براکەمیان برد ئەسکەرێکە بردی خوارێک جا ناترسا من دەبە خیرەت بوو قەت ناترسا لەوینەوە شانەوە هێنانە دارەبەنەکان با بڕشایە پەلک پەلکەکە ئەکە و چەمەکەی بە ئەبڕشە لە من هەرتکەرتکەکە و دەوەرە بە بڕۆینەوەکە کە بەهارە بەهارێت هەڕەوە لە چاکەی خار خەران شین بۆتەوە وێنجە لەگەر سێپەڕە و کە هاتینەوە بۆ جە لە مۆری بەسەری لێگناوە تە خوارێ کوڕە گەنجەکانی بردبووەوە خار خەرانەوە سەری خست ئیڤە لە دوای ئیڤە ڕۆی بۆ خار خەران توخوا خار خەران خۆت نەویکە خۆت بکە نەویە کوڕە ئەنفالەکان با بەدیلی سەر نەکەوێ با بەدیلی سەر نەکەوێ خار خەرایان لە من بە چەرخەوە کورەوە کاکە لە سەرای مەڕەوە لە بنای بەرخەوە خۆیەوە کوڕە گەنجەکانی جە لە مۆت دە عسکەری بەم دیومانە دە بەو دیومانە ئێمەش بە نایەنە هاتن ڕێ و ڕێهێنامانیانەوە بۆ ئاوایی هێنامانیانەوە بۆ ئاوای لە ئاوای مەقەرفە و جێشی لێ بوو پڕی ناقیلە و مەقەرفەوج و پەڕی بوو ئێمەیان ڕاگرت هەر ئیڤە لە خاڵخەرانەوە هات و پڕی کرد و بردی هەر هات دیەکەیمە گەلێ زۆر بوو گەلێ وڵە لە خاڵخەرانەوە دەیان بردیان بۆ تەقتەقییانە بن و ئیتر لازم لە تەقتەقەوە بۆ تۆبزاوەیان بردن بۆ نگرە سەلمانیان بردن ئیتر ئەوەی پیر بوو بردیانیان و ماینەوە ئێمە ماینەوە شەو لەنا ئەو جێشەیە بەیانی بارمانیان کرد بەرەو تەقتەق مناڵیان لە یەک جیا نەکردەوە نا لە هین لێرە جیان نەکردەوە لە لێرە هەمووی بە یەکەوە سووردا بردمانیان لەو چیایەوە بۆ تەقتەقمانیان برد لێەوە لە تەقتەق لە سرەکە کوتی دابەزن ناوتان بنووسین هێنێ بوو شتێک پێ بوو ئەمە کتابێکی پێ بوو تی دابەزن ناوتان بنووسن مش لەم ئیڤەکەوە دابەزیم منداڵەکانم کردەبان باوشم و دەستیانم گرت و بەرپرسێکی حکومەت بوو یعنی برێنجاژ بوو هات لەولاوە نەشمەناسی ئارەقەی کرد وتی دایک و خوشکم بۆ لێرە دانیشتووی مشتم وڵات چاوەڕێن نامان بنووسمان کەمەوە ناو زیلەکە ناڵم بۆ چۆمانە بن تێکوتی دایک و خوشکم بۆ نەمانە میان گاڵتە کوتی بەرەوڵا مش منداڵم هەرگرت تۆ ڕام کردتم ئازاد توش دوان ڕاکێشە ئازادش دوانی ڕاکێشە ڕام کرد دوستی عایلە بە دوای منان ڕای کرد براژنەکەم و براژنێکیان و هەمووی بە دوای منان ڕای کرد چینە ناو تەقتەقەوە هەندێک تەقەیان کرد بەس بۆ لێمانیان نەدا بۆ قەستی وەڵای من ڕامان کرد ناو تەقتەقمان بە حەیاتی نەدیوە تر ڕۆیشتینە ناو تەقتەقەوە ڕۆژە ڕەش بوو ئەی ئەو کەسانی کە لەگەڵ ئێوە ڕایان نەکرد هەر لەو شوێنامانەوە بارکران بارکە لە زیرەکان بارکان لە ئاوایی بارکە لە جەلەمۆر بارکرانەوەن چیان بەسەر هات وەڵڵاهی بردیانیان پیرە لە تۆزاوە پیرەکەیان جیا کردەوە دایکمانیان جیا کرد بۆ براکەم و شوبراکەم و ئیتر هەمویانیان جیا کردەوە براژنەکان و خوشکەکان و هەمیان جیا کردەوە بردیانیان کەس نەزانێ بۆ شویان برد و ئەوانشیان برد بۆ نەگرستن چەند نەفەری توی تیا بوو بەخوا ئەگە بە بنەماڵەکەم بە ئامۆزدا و هەمووی برێن 50 نەفەرە ئەی شوەکەی خۆت پیاوەکەی خۆت چی بەسەر هات پیاوەکەشم ما بۆ لەو بنشاخانە ما بووە لەگە دووسێ زەلامیکەیە ئیتر هەموو ڕۆژێ حەملە بۆم چەمە دەرەچوو جێش و جاش تەبان هەموو ڕۆژێ دەرەچوو ما بووە لەگە دووسێ زەلامە لەگە دێن کەس نەماوە و منداڵ نەماوە چنە جێیەکەمان و هەمووینە ئەویش حەران جێشەکە تەوقیانەکەوان شەگریە
لە دوای ڕوودانی کارەساتی بەناو ئەنفال و ئەو شەهیدبوونی ئەو ژمارە زۆرەی خەڵکی لادەکەتان دوای ئەوەی کە حکوومەتی بەعسی لەم ناوچانە نەما ئێوە گەڕانەوە بە لادێکی خۆتان ئێمە ئەرەوڵا گەڕاینە بۆ لادێکۆی خۆمان لە 92 بوو یان وابزانام 92 بوو گەڕاینەوە تەواان خەڵکێکی زۆرتان لێ ئەنفال بوو لە لادێکە هەر کەس نەما لادێکەمانەوە دەویژەوە هەندێکی لەو شارانە بوو هاتەوە هەندێکی عنی کچی شووی کردبوو لەو شارانەوە سەر مرگ باوکی و هەندێکی هەندێ زەلام مابوو لەو شاران هاتنەوە سەر مرگەکانی باوک بەعزە کچێ شووی کردبوو لەو دیە دوورە دیانە کەسی نەمابوو بە ئایلەوە هاتە سەر مارکەکان باوکی هەیە چۆلە بەڵێ دوایەوەی کە هاتنەوە بۆ ئەم لادەی خۆتان تاوان پێشتر لێرەوەکو باس و کرد ژیانێکی لادیانەی زۆر خۆشتانە بوو تۆ چه هەستێک و کرد کاتێکە پیاوەکە و لە ئەنفالا شەهیدە بێ بڵێن خوشکەکان و یا برای پیاوەکە و چەند نەفرێکی زۆر لە بنەماڵەکەتان شەهیدە بن دوایەوەی کە هاتنەوە ئێرە بە چۆڵی ئەم لادێتان بینی چه هەستێک بووە ئەم لادێمان بینی شوێن خانووی برام و شوێن خانووی شوبرام و شوێن خانووی ماغەز دوورم و هەمووی ئستەشی لە گەڕابی هەر چۆلە هەر چۆل بوو کە زاوەدانی نەکرەوە شوبراکەم نەما و غەزورم نەما و کچەکانی دوو سێ چوار کچی هەبوو هەر چواری نەما و هەمووی ئێستەشی چیان دوانیان لای برای من بوون دوژن بەژنێمان کردبوو ئەو برایەمە گەورە منی دابوو بەژن ئایلەکەی هەموو گیرا بوو خۆی لە کەرکوب بوو نەخۆش بە نەخۆشی چوو بوو ئیتر هاتەوە شێت و هار بوو دوای گەلێ دوای هینەکە مرد لە نەوەتەکان 2000 بوو ئەمر خوای کرد حەوت منداڵی گیراوە کچ و کوڕ و براکەمە ژنی ژنەکەی بە من درا وەرخزم خۆمان بوو ژن بەژنێ بوو دوو ژن بەژنێمان کرد بوو لەگە ماغەزورما هیچیان بۆ برایەوە ئەنفال لە بە عایلەکەەوە گیراوە هیچێکشانەوەی بە من درراوە هەر خۆی و عایلەکەی جرا براکەم نەگیرا لە کەرکوب بوو نەخۆش بوو نەخۆشی چوو ینی پێشتر لادەیەکی قەرەباڵخ و زۆر زۆر قەرباڵغەکەی لەوە نەبوو هەم دوای کارەساتی ئەنفال هاتنەوە شوێنێکی چۆڵ و دوور لە خزم و کەسێکی زۆر ناخۆش بارەوەڵی ماڵەکەتەی چۆن ماڵ لێ ماڵ خوشکەکەم هەر جیرانمان بوو هەم هاوجاشم بە یەکەوە پیاوەکانمان برا بوو ڕەوەندە ناخۆش بوو مابراکەم و چەند ساڵ لەم لادیا ژیان دوای کارەساتەکە وڵا تقریبا 15 ساڵ لە دوای کارەساتەکە ژیانجا تقریبا 10 ساڵە چوونەتە ئەنفالەکان چەمچەماڵ بەڵێ هیچ کەس لەو خزمانەیەوە کە ئەنفال کران هیچ سەرداوێکیان دەرنەکەوت لە دوای چەند ساڵێک ئارێ ناوڵا نەخێر بەس ئەختیارەکان لە نگرە سەلمان بوون هاتنەوە دایکم لە نگرە سەلمان بوو هاتۆ ئیستەژوا ماوە دوای چەند مانگەڕایەوە دوای حەوت ماگەنجا گەڕایەوە بۆیە ئەزانم قافرە داهاتنەوە من ئەو کچەم دوای 6 مانگونی دوای باوکی خوادای هاتەوە تازە کچەکەم خوادا بووی دایک و کە گەڕایەوە لە نگرە سەلمان باسی ژیانی ئەو سزنەی ناکرد بۆتان چۆن بارەوە وەڵڵا دەڕەزیل بە هاتەوە حاڵان سەریم هەر قاچی سەری لەگەڵ ئەسپێ و هینا دیارنە و پاک سەریم هەر قاچی ئیتر پاک شوشتم و جلێکم کردە بەریم ئێستش هەروە لە پێکەوەی دایکم لەو کاتەوە ماوە دایکم ئەی ناڵێ ئەو خزمانەتان لەوێت چیان بەسەر هات تاوانێ ئەو بیری بێ دایکم شەو ڕۆژ دەلولێنێ شەو ڕۆژ من هەندێک جارێن بەستە بەست شەو ڕۆژ بۆ کچی بۆ کوڕی بۆ کوڕی بۆ کچکچی بووە شەو ڕۆژ دەگرێ ئەنی ئێسش بە تەمای گەڕانەوە ئەوی ئارە وەڵڵا ئێستش هەرێ دێنەوە منداڵەکان درەنگە خۆت کۆکەرەوە بە دیار ئێوارەکەوە دامەنیشە ئەستێرێتیا هەڵمایە چاوەڕوانی هاتنەوەی مناڵێک مەکە دەستەکانی پڕن لە دووکەڵ چاوەڕوانی چیەکەی چاوەڕوانی چیەکەی ئیتر گۆزەکان لەکانی نایەنەوە ئیتر گۆزەکان لەکانی نایەنەوە ئیتر گۆزەکان لەکانی نایەنەوە ئیتر گۆزەکان لەکانی هەتا سەدام مابوو هەر بە تەما بووین سەدان نەما ئیتر
هیچمان نەماون تر خلاص کرێنتیانتەوە وەڕە بە کۆمەڵەکان هاتەوە ئیتر خەڵک مەیل بڕ بوو هێنایانەوە چەند چەمار چواردەی چوار هێنیان دوسێ وەزبیان هێنایەوە ئیتر لەو کاتەوە خەڵک مەیل بڕ بوو ئارێ وڵات تەشتێ نانمانەکە دەمان گۆم جارە دێنەوە من کچەکەم نانا چاوەڕوان دەمگو چاوەڕوان باوکی وانن هەر دێنەوە ستەش هەنای چاوەڕوانە ناسکەخان تۆ تەمەنێک و بەسەر بردووە بڵێن ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتی و بینیوە مەسەلەن ئەنفالکرانی هاوسەر و یا قسم و کەسەکان و ئێستا دوای ئەو ساڵانە کە هاتوویتە تۆ بۆ لادێکی خۆتان چه هەستێک و هەیە لەم لادیا کاتێک شوێنی ئەوان بە چۆڵێ بینی واللهی ئەمەندەمان خەفەت خوارد ئەو کاتە حتاوە چینە چونێ چەمچەمار هەر وەکن ئێستا چونێ چەمچەمار وەزدا چووکنە گۆڕا و خەرگ هین بۆ دێنەوە بە سەردان وەزانین بۆ شوێنێکی زۆر 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 خۆش دێنەوە چکونە چەند ساڵە دایکم و باوکم ئامۆزابوون باپیر باپیرم خەڵک جە لە مۆر بۆ هی دایکم و باوکم هەر خەرگەم دێ بۆ یەک بنەماڵە بۆتن هەر دوسێ بنەماڵێ غایر هێنی تیانە ئێمە دایکم و باوکم هەر خەڵک ئەم دێ باوک باوکم باوک دایکم دایکم و باوکم ئامۆزان هەر خەڵک ئەم دێن چەند ساڵە باپیرە گەوریان لەم دێ بڕاوەتەوەی هەرچیان قابل ئەوە خەڵک چای لەو شوێنە نەبێ و قابل لە خەڵک لە دوای ئەوەی کە چەند جار گۆڕی بە کۆمەڵە دۆزرایەوەی کە سوکاریان ئی ئەنفال کراوەکان هیچ کەسێک لە خزم و کەسی ئەوەی تیانە بوو یخۆ هێن فاسێ دێنی بۆ نەکرابوو هیچی بۆی نەکراوە داهاتۆ ئێمە دەچونگە لە خۆمانە کوژ لە چەمچەماڵ و ئینەکان دەهاتن نازان دەتاندی یان نابەستیارە ئەو مەخلوقە و ژنگە لەگە لێ خۆی و کوشت و نەتەزانی کاوە هیت و کاوە هیت و نییە و لە ناو سندوقاوەیان کرد ناو مینۆ لە چەمچەماڵ و جارێکیان 400 نەفەر هاتەوە جارێکیان هەندێ منداڵ هاتەوە تر هەر نەوەڵە نەمانەزانی لەوتی شەڕدا ئاش دەستی پێکرۆ هیچ نەهاتۆتەوە خۆی هەستی ئەو کاتە دەرنابردرێ بە ینی بە چەند وشەیەک لەبەرەوەی ئێمە کەنفرەک ئەنفالکراین چوونە ناحی تەختەقی نزیک خۆیە وەزێکی زۆر خراپمان هەبوو لە باری دەرونی ئەژیان دەرنیش خراپ نەبوونی ئیتر ئەوەی کە بڵی وەزەمان نەبوو ئێمە حەوت نەفەر بووین پاش حەوتمان خوشکێشم لەدایک بوو پاش باوکم بڵێن بە حەوت مانگ ئیتر خزمێکی خۆمان خانیشی داوتمان مەتبەخێن لە مەتبەخێکە ئەژیانی داخوا بزانام 2 مەتر درێژ بوو مەترێکپان بوو مەترونیەپان بوو ئیتر لە ئاژیان دەبێ وەزە سۆن لە خانی خەڵکو لە ماڵی خەڵکە لە پڕێکاش ئینتیفازە کرا و پێشمەرگە هاتەوە تۆ ینی حڕەبی ئەبێ چی هەستێکت هەبێ تۆ لە خانەیەکی مەترونی و بە 2 مەترا بژێت و بە هاوینە ئێمە من بەبیرن هەشتاوە زۆر گەرم بوو یەک پانکەشی بچووک ئەمانی کە بسکۆلەکان ئەوانەمان هەبوو لەبەر ئەوە دانیشتن بۆ مناڵێ بچووکشمان تازە خوشکێکم پاش حەومانگ بە هاوین بوو دابووی بە پانکەیکی بچووک لە خانی خەڵکە بژیت لە پڕێک شابڵێ وڵای ئینتیفازە کرا پێشمەرگاتە خوارە حکوومەتی ئەم حکوومەتە داگیرکەری کەوا تۆی ئەنفال کردو توی زنده بەساڵ کردو ئەڕخێ ئەبێ ئەو هەستە سۆن بێت یانی توانی و بەشداری بکەیت لە پێنجی سێ لە دەواازی ڕاپەرین لە شاری ڕانیەوە ئینتیفازە دەستی پێ کرد ئیتر 11 سێش تەختەقی گرتەوە هەر پێشمەرگەگەیش ناو تەختە لەگەت زەماوەری خۆراگەری تەختەقا ئێمەش منش ئەو کاتە سومە ناو هێزی پێشمەرگە و یەکەم بەشداریمان لە هین بوو خەڵاتە هەیە لەو بەرسەکەی تەختەقەوە یەکەم بەشداریمان لەوێ لەگەڵ هێزی پێشمەرگای کردین ناو خەڵاتی تەختەق لەگەڵ میمزای خۆم ئەحمەد شێخ سەعید فەرماندە بوو ئێستاەوە ئەمرپای کرد بۆ ڕەحمەت بێنەماوە ئیتر بەشداری و شەڕەمان کرد پاشان دوای چوونە پردیە و لە پردیە و بەرەوکەرهوو بەشداری خۆشبەختانە خۆم بە خۆشحاڵ زانم کە بەشداری پرۆسی عێراقم کرد. کاکەزا تۆ وەکو بڵێن کە سوکاری ئەنفال هاوکاتێکێکی لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە با بڵێن بەشداری و لە شەڕی داعشیشا کردووە بەڵام وەکو کە سوکاری کارەساتی بەناو ئەنفال ئایا ڕازیت لەوەی کە حکوومەت بۆیەوەی کردووە مادی و مانەوی خۆم بە خۆشحاڵ زانم کە نەوەیشی نوێ بڵێن نەوەی دوای ئەنفال کە باوکو کە سوکارمان هەموو کە سوکارمان تیاچ و شەید بوو ئێمە دەستمان دای ڕێبازەکەی ئەوانمان بەرز کردە و چەکی شەرەفمان کردە شارمان لە پرۆسی ئازادی عێراق و دەستمان پێ کرد پاشان
ئەو شەڕانەی کەوا بەرەوشی هەرێمی کوردستانی گر من سەر زەمیتیا بەشدار بوومە بە خۆشحاڵیەوە پەشیمانش نیم لێی و هەتا شەڕی ئەمساڵ هەتا شەڕی داعش کە شەڕێکی نەگریز بوو تووشی ئەم گەلەمان بوو گەلی کوردی ستەمکار خۆشبەختانە ئێمە لە ئەوەلی شەڕەوە بەشدار بین تاکو ئێساش بەردەوام لە شەڕەکان بەشدار وەکو کە سوکاری ئەنفال مادی و معنەوی بە منە ڕازیت لەوەی کە بۆتان کراوە یا چیتان پێویستە بۆتان وەکو کە سوکاری ئەنفال بوونەوەی ئەنفال داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئەوەی کراوە زیاتر بێ ینی کە سوکاری ئەنفال قوربانیشی زۆر زۆری داوە تا گوندەکانمان ئێستا ئەم گوندەی ئێمە جەلەمۆر کە ئیبینی لە پێش ئەنفال 120 ماڵ ێستا 15 ماڵی تەیە ئەگەر بێت و خەدەمێکی باشی بۆ بکرێت زادەکەمان بۆ بکرایە و مەسن ئێستا مەکتەبێکمان هەیە مامۆستایتیانە خەستەخانەمان هەیە دکتۆریتانە مزگەوتمان هەیە مەلای نییە ئەگەر بێت ئەمانی بۆ دابین بکرێ و گوندەکەمان زادەکەی بۆ بێ مۆنێمێتێکمانە خۆتامینێتەکە ئەوش خۆشبەختانە بەڕێزێک بەناوی کاکتارێک تاریخی قایمەکانی کۆنی سەمسەماڵ لەسەر ئەرکی خۆی دروستی کردووە ئێستا مۆنێمێتەکەمان ڕووخاوە ینی سیادێکی نێبیری پێویستی بە بیرێکە پێویستی بە حرەسێکە بۆی دابمەزرێنی بۆی چاودێری ئەو مۆنێمێتەکە و حرەسەتی بگرێ بۆی ئاژەڵ و شنەتی سەری مۆنێمەکەمان بڕوخێ ئێمە وەکو کە سوکاری ئەنفال داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراقی زەخت بکرێت سەر حکوومەتی ناوەند مادی و معنەوی قەرەبووی کە سوکاری ئەنفال بکات و پێویستە لەسەر حکوومەتی عێراقی داوای لێبوردنی عام لە کە سوکاری ئەنفال بکات و ئەوەی بەلای کە سوکاری ئەنفال و بەلای ئێمە گرنگە بەڕاستی ئێمە کە ئەبینین ئەو تاوانبارانە ئەو مستەشارانەی کەوا دەستیان هەبوو لەم کەیسەیە هەتا ئێستا لە ئێمە باشتر لە ئێمە باشتر ئەژین ئێمە یەکەم داوامان ئەوەیە کە ئەو مستەشارە بدرێن دادگایشی حاکیمانی خۆیان تووشی یاسایی خۆیان بکرن بەڕاستی سنێ داوای مادی و معنەوی خۆمانەکەین ئەوە داوای دادگایکردنی ئەو مستەشاران ئەەکەین و لە بێر سامان نەسڕۆنیان بە کەیفخوان بگەڕن بسڕن ئێوە ئەو هەموو خزم و کەستان لە ئەنفالاتیا چووە بەتایبەت جەنابتان باوکتان لە ئەنفالە کرێ ئەو کاتانێک کە ئێوە لە دوای کارەساتی ئەنفال گەڕانەوە و وەکو کەسێکە بەبێ باوک بڵێن گەورە بوون خێزانەکەتان درێژەیدا بە ژیان چۆن ژیانتان بەڕێکرد لەو بەتایبەت لە دوای ئەوەی کە گەڕانەوە بۆ لادێکی خۆتان ئێمە باسم کرد ژیانمان زۆر خراپ لەو پەڕی خراپی بوو هەتاکو نەوەتیوەک لەو پەڕی خراپی بوو لە دوای نەوەتیەوە کە پرۆسی ئازادی عێراق دەست پێ کرد ئیتر باشتر بووین و خۆشبەختانە بە پێشمەرگە و دوای پاش ساڵێکردنەوە تو هاتینەوە گوندەکەی خۆمان ئاودان کردووە جەلەمۆر ئیتر لەو سەردەمایە ئاو زۆر لە هەموو دیەکان ئاو زۆر ئەم دوایان نەبوو کە بڵێن وشکە ساڵی بێ ئاو زۆر بۆ هەرچیەکت ئەکرد ینی باش بوو خەڵک گوندەکە دەستی کرد بە فەلاحەتی و دەستمان کرد بە پیاسکردن و هەجیرەکانمان هەموو ژیایەوە هەر ئەو ساڵە بۆ نەوتێک ئاو درابوو ماڵی خزممانەوە ئایدا نەوەتو هاتینەوە سەرێنێتر یەکسەر هەنجیرەکانمان بارێ بوو ئێرە جەلەمۆر هەنجیری گەلە زۆرە خاستە ماڵی ئێمە هەنجیرمان زۆر بوو ساڵی 1993 تر هەنجیرمان زۆر پیازمانە کرد فەلاحەت و مەڕ ئاژەڵداریمانە کرد بە زەمانی باش باشتر بوو تا ئێستا لەخوا بەزەبێ سەڵاتمان زۆر باشە و ڕازی تەمەنیەم جارەمان بە گێڕانەوەی چیرۆک و بەسەراتی یەکێک لە خێزانە ڕزگاربووەکانی کارەساتی بەناوەنفال لە گوندی جەلەمۆردی بناری خاڵخاڵان بەم شێوازە کۆتاییات تا بەرنامەیە تر و بەگەیشتنەوەتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ